یەکێتی مامۆستایانی کوردستان بڕیاریان داوە بەهۆی جێبەجێ نەکردنی داواکانیان نەوە لەلایەن حکوومەتەوە داوام بایکوت بکەن. بەڵام لە هەمان کاتدا ڕایانگەیاند کە بڕیاریان داوە بەشداری مانگرتن و خوپێشاندنەکانی 27 مانگ نەکەن، چونکە ئەوان پێیان وایە کە ئەوە فەوزایە. بەحی شێوە لەگەڵ ئەوە نین کە 27 مانگ فەوزا و بایکۆتکردن و هەڕەشەکردن و ئاژەوانلێنان لە ناو دام و دەستگا حکوومەت و لە بازار نە ئەمانەوەی ڕۆژی 27 مانگ بە شوەیەکی هێمنی بڕواتە ڕێوە، بەڵام ئێمە وەکو یەکێتی مامۆستایان بەشداری زەنگلێدان نابین لە ناو قوتابخانەکانە. لە سەرەتای مانگی ئابی ڕابردوو مەکتەبی تەنفیزی یەکێتی مامۆستایانی کوردستان داوایان لە حکوومەت کردبوو چاو بخشێنرێتەوە بە ڕێژەی پاشەکەوتکردنی موچەکانیان و لە کاتی خۆیدا موچەیان پێ بدرێتن. هەڕەشەی ئەوەشیان کردبوو ئەگەر کێشەکانیان بوو چارەسەر نەکرێت ڕۆژی یەکشەمە لە زۆربەی لقەکانیدا مانگرتن ڕادەگەیەنن. سبەینێ بەرواری 25 سعاتدا لە بەردەم بارەگای یەکێتی مامۆستایانی کوردستان لقی سلێمانی گربوونەوەیەک ڕێخین بۆ گەیاندنی داواکاریەکانمان بە حکوومەتی هەرێم کە خۆی لە گرفتی موچە و شێوازی دەوامکردنەکە بۆ ئەم ساڵی خوێندن. داواکارین لە مامۆستایانی سنووری لقی سلێمانی کە بەشدار بن لە گەیاندنی داواکاریەکان و بەشدار بن لەو گربوونەوەی بەیانیەکرێت لە بەردەمی بە لقی سلێمانی یەکێتی مامۆستایانی کوردستان. لە سەتاسەری کوردستان لە 11 بارەگای لەق هەر لە دوهۆک و ئاکرێ و سۆران و هەولێر و هەموو لەقەکانی سلێمانیمان گربوونەوەکی فراوانی مامۆستایان ئەنجامین وەکو ناڕەزاییەک بەرامبەر بێبەڵێنی حکوومەت کە یابووی بە مامۆستایان کە موچەکانیان بۆ چاپ بکات. بەداخەوە تا ئێستا هیچ وەڵامێکی فەرمیمان وەرنەگرتووە. لەبەرەوە ئێمە تا ئەمڕۆژ چاوەڕی بەڵێنەکانی بارزانانی بووین دیارە، بەڵام هیچ وەڵامێکمان وەرنەگرتووە. لەبەرەوە ئێمە بەڕاستی داوا لە مامۆستایان نەکەین بەشداریمان بکەن لەو گربوونە و خۆپشاندانانەیە. بەشێک لە ئەندامانی یەکێتی مامۆستایانی کوردستان دوای کوبوونەوەیان لەگەڵ بارزانی ڕایگەیاند کە بارزانی بەڵێنی پێداون کێشەکانیان بوو چارەسەر بکات، بەڵام هەر ئەو کات ماڵپەری سەرۆکایەتی هەرێم ڕاگەیاندراوێکی لەسەر کوبوونەوەکە بڵاو کردەوە، بەڵام هیچ ئاماژەیەکی لەو بارەوە تێدا نەبوو کە بارزانی هیچ جوورە بەڵێنێکی بە مامۆستایان دابێت. لە ئێستاشدا مامۆستایان لەگەڵ زۆربەی فەرمانبەران جگە لە وەرنەگرتنی موچەی 3 مانگی ساڵی ڕابردوو تەنیا نیو موچەی مانگی تەمموزیان وەرگرتووە. ئەیاس عەبدوڵڵایان ئارتی، هەولێر.